ئەگەر ئێمە باسی ئەو شتانەتان بۆ بکەین کە لە باخچەکانماندا بوونیان هەیە، ئەوە زۆر بێزار کردەبێ، چونکە هەمووان باسی ئەوانە دەکەن. بۆیە ئێمە باسی ئەو شتانە دەکەین کە لە باخچەکانماندا بوونیان نییە. لە باخچەکانماندا هیچ قادرمە و بربەستێک نییە. هیچ پۆلێکمان نییە کە کەش و هەوای پاراو نەبێت و تیشکی خۆری تێدا نەبینرێت. هیچ مامۆستا و سەرپەرشتیارێکمان نییە ئەزموندار و پسپۆر نەبێت. خواردنی ئامادەکراوە و فاسفود نییە. خۆشنەویستن و بێئومێدی نییە. لە هەمووی گرنگتر بێڕێزیکردن بەرامبەر قوتابیەکان بە هیچ شێوەیەک بوونی نییە. زۆر باشە، ئەگەر دەتانەوێت بڵێن کە لە باخچەکانتاندا چی هەیە، ئەوە ئەستەمە کە بتوانین لێرەدا ئاماژەیان پێ بکەین. لە هەمووی باشتر ئەوەیە کە خۆتان سەردانمان بکەن و ببینن. کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوویەکی گەش.